بینەرانی ئازیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لەبێ ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکان بۆم ئێوارەیە تەوەرێکی تەندروستیم بۆ ئامادەکردوون ئەوی شێرپەنجەی مەمکە. یەکێک لە نەخۆشیە باوەکانی جیهان کە ساڵانە ڕوبەڕووی ئافرەتانە بێتەوە شێرپەنجەی مەمکە لە ئێستادا ڕێژەیەکی بەرزی تۆمار کردووە هەر بۆیە مانگی ئۆکتۆبەر دانراوە بە مانگی هۆشیارکردنەوەی نەخۆشیەکانی مەمک و ئافرەتان تێندا هۆشیار ئەکرێنەوە. بۆ ئەمە بەستە میوانداری خات و سەناریە شوانمان کردووە کە بەڕێزیان پسپۆری پزیشکی خێزان و نەخۆشیەکانی مەمکن. دکتۆرم کاتەوە باش. سپاس بۆ تۆ. ئاماژەم پێکردکە تەوەری ئەمڕۆمان قسە و باسکردنە لەسەر نەخۆشیەکانی مەمک بە حکمی ئەوەی کە بەڕێزیشتان پسپۆرێکی تایبەتن لەو بوارە. پێم خۆشە کە سەرەتا بزانین شێرپەنجەی مەمک چییە؟ بەڵێ. شێرپەنجەی مەمک یەکێکە لە هەرە شێرپەنجە بەربڵاوەکان کە تووشی خانمانە بن لە جیهانە. بۆی هەیە لە هەر تەمەنێکا ڕووبات. شێرپەنجە بەگشتی بریتیە لە زیابوونێکی نائاسایی خانەکانی لەش. شێرپەنجە بۆی هەیە لە هەر شوێنێکی جەستەیە دروست بێ. یەکێکیش لەو بەشانەی جەستە مەمکە کە لە ڕێژەی توشبوونی خانمان زۆرە بەم نەخۆشیە. شێرپەنجە بۆی هەیە بڵاو ببێتەوە بە جەستەیە لە ڕێگەی کەناڵە لیمفەکانەوە یان لە ڕێگەی خوێنەوە. شێرپەنجەی مەمک چەند قۆناغێکی هەیە. ئەو خانمانەی کە زوو دەستنیشانی نەخۆشیەکان بۆ ئەکرێواتە لە قۆناغە سەرەتاییەکانە بێ. بۆ نمونە لە قۆناغی 1 و 2 چارەسەرکردنەکەیان زۆر ئاسانترێکە ئەگەری چاکبوونەوەیان لەم نەخۆشیە زۆر زیاترێکە وەک لەو خانمانەی کە بەداخەوە لە قۆناغی 4 دەستنیشانی نەخۆشیەکان بۆ ئەکرێ. بۆیە دائیمەن ئێمە باسی ئەوەکەین کە خانمان گرنگی بە تەندروستی خۆیان بن، گرنگی بە تەندروستی مەمکیان بن. هەر کاتێک ئەگەر گۆڕانکاریەک ببینن لە مەمکیانە پێویستە بە دوواداچوونی بۆ بکەن، پێویستە پشکنینی بۆ بکرێت و ئێهمالی نەکەن. باشە دکتۆرە، هەمیشە کە باسی شێرپەنجەی مەمک ئەکرێ هەمیشە خانمان لە پێشترن. شێرپەنجەی مەمک زیاتر پشکی شێری بەر ئافرەتان کەوتووە خۆت پیاوانیش بەدەرنین لەم نەخۆشیە. بەڵێ، پیاوانیش ئەگەری توشبوونیان هەیە بە نەخۆشی شێرپەنجەی مەمک، بەڵام ڕێژەکەی بەراوردکردن بە ئافرەتان زۆر کەمترێکە. تەنها ڕێژەکەیان لە 100 توش ئەبن. ئەمیش لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانە بۆ نمونە پێکهاتەی مەمکی پیاوان فەرقی هەیە لەگەڵ پێکهاتەی مەمکی ئافرەتان. لەگەڵیشە ئەو فاکتەری کە با بڵێن زۆر سەرەکیە بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجەی مەمک هۆرمۆناتە، هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجستیرۆن کە لە خانمانە ڕێژەکەی بەرزترێکە بەراورد بە پیاوان. واتە تەنها ئەو فاکتەرانی کە ئەبنە هۆی توشبوونی ئەم نەخۆشیە تەنها هۆرمۆناتە؟ نەخێر. وەکو هۆکار بە توشبوون بە شێرپەنجەی مەمک بەڕاستی هۆکارێکی سەرەکی نییە، بەڵام چەند فاکتەرێک هەیە یان چەند ڕێخۆشکەرێک هەیە بۆ ئەوەی ئەگەری توشبوون بە نەخۆشی مەمک زیاد بکە. یەکێک لەوانەکو ئاماژەمان پێکڕ ڕەگەزە خانمان زیاتر تووشی نەخۆشی شێرپەنجەی مەمک ئەبن. دووهەمینیان تەمەنە. ئەو خانمانەی کە بە تەمەنا ئەچن لەسەر و تەمەنی 50 و 55 ساڵیە ئەگەری توشبوونیان بە نەخۆشی مەمک شێرپەنجەی مەمک زیاکە. ئەو خانمانەی بۆ نمونە تەمەنیان کەمترە لەو کە باست کردانی ئەوانە ئامادە باش نەبن بۆ نمونە لە هەر کاتێکا بێ تووشی شێرپەنجەی مەمک بن، یاخود ئەوان بەدەرن لەوە یانێ تا تەمەنت گەنجتر بێ هیوا خوازی کە تووشی ئەوە نەبی بەدڵنیایە، بەڵام ئەوانی کە تەمەنیان مناڵترە بەدورن لەو نەخۆشیە. بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە نەخۆشی شێرپەنجەی مەمک لە ناو خانمانی گەنجیشا هەیە، بەڵام خۆی وەکو باسم کرد لەگەڵ چوون بە تەمەنا ئەگەری توشبوون زیاکە، بەڵام لە گەنجانیشا هەیە لە با بڵێن لە خوار و تەمەنی 30 ساڵیشەوە هەیە. خۆی گرێ بە گشتی گرێ بە عام بۆی هەیە لە هەموو تەمەنێکا ڕووبە، کەواتە هەر خانمێک لە هەر کاتێکە هەستی بە گۆڕانکاری لە مەمکیا کرد، بۆ نمونە گرەیەکی بینی، بۆ نمونە سووربوونەوەیەک یان دەردراوێک تەڕایەک لە گۆی مەمکیەوە بێت، ئێهمالی نەکا. نەخۆشی لای خۆمان زۆر لە مەسەلەی مەمکە ترسن، مەسەلەن ئەڵێ هیچی بۆ ناکەم، لەوانەیە هەر ژەک بێ لە مەمکمان گەڕابێتەوە، یان لەوانەیە هەر گرەیەکی ئاسایی بێ لەبەرەوەی من تەمەنم گەنجە، یان بەڕاستی خانمان هەیە شەرمەکە لەبەر شەرم ئەڵێ ناچم بۆ لای دکتۆر لەبەروی پشکنین نەکەم، فحوساتم بۆ نەکرێ، وازی لێ ئێهێنم لەوانەیە خۆی نەمێنێت. بەڵام لە هەر تەمەنێکە هەر خانمێک هەستی بە گۆڕانکاری کرد
وەکو باسم کرد ئەگەر گرێ بێ یان سووربوونەوە بێ ڕقایی بێ گۆڕانکاری لە قەبارەی مەمکیا بێ پێویستە پشکنینی بۆ بکرێت. ئەمە نیشانەکانە زیاتر واتە تەمەن و هۆرمۆنات یەکێکن لەو فاکتەرانەی کە زیاتر هۆرمۆناتیش با بڵین ئەگەر باسێکی هۆرمۆنەکان بکەین بۆ نمونە ئەو خانمانەی ئەو گەنجانەی کە لە خوار تەمەنی 12 ساڵیەوە ئەکەونە سوڕیمانانە فاکتەرێکە یان ئەو خانمانەی کە درن لە سوڕیمانانە ئەچنەوانێ واتە ئافرەتێک لەسەر و تەمەنی 55 ساڵیەوە سوڕیمانانەی بوەستێ ئەو خانمانەی کە با بڵین دووگیان نەبوون یان ئەو خانمەی کە یەکەم دووگیانی لەسەر و تەمەنی 30 ساڵیەوە ئەبێ ئەو خانمانەی کە با بڵین حەبی دژی سکبڕی حەبی هۆرمۆنات بەکارهێنن بۆ ماوەیەکی زۆر ئەو خانمانەی کە لە سوڕیمانانە ئەوەستنەوانێ لەبەر چەند کێشەیەکی تەندروستی خوان و لەبەر چەند کێشەیەک ناچارە بن عیلاجی هۆرمۆنات وەرگرن ئەمانەش ئەگەریان هەیە ئەگەر گرێکی ئاساییشیان هەبێ ینی گرێکی پاکیان هەبێ بۆ هەیە گرێکە گەورە ببێ یان خوا نەخواستە گرێکی شەرپەنجە دروست ببێ لە مەمکیانە بۆیە ئەو خانمەی کە مەسەلەن گۆڕانکاری هۆرمۆناتی هەیە یان عیلاجی هۆرمۆنات وەرەگرێ ئەبێ پێشوەختە پشکنینی بۆ بکرێ ناوبەناویش فەحسی مەمکی بۆ بکرێتەوانێ یەکێ لە فاکتەرەکانی کە بۆ ماوەییە بەداخەوە زۆر بۆ بەخەمێکی گەورە لەناو ئافرەتانە دڵنیاییەوە بە تایبەتی ئەوانەی کە کەسی دەرەجەیەکیان نەخۆشی شەرپەنجەیان هەیە بە تایبەت شەرپەنجەی مەمک دەرەجەیەک واتە خوشک یان دایک یان بۆ نمونە دوو کەسی دەرەجە دووی بۆ نمونە دوو پووری یان هی مەمکیان هەبێ یان خود یا هی هێلکەدان یان هی ڕەحمیان یان مەسەلەن خاڵێکی شەرپەنجەی پرۆستاتی هەبێ باوکی و مامێک بۆ نمونە ینی بەداخەوە هەیە ینی لە بنەماڵەیەکا چەند کەسێک توش بوون بە نەخۆشی شەرپەنجە ئەمە بەواتای ئەوە نایەت کە هەر کەسێک لە بنەماڵەکە شەرپەنجەی هەبێت لە ساسە ئەمیش توژە بێت بەڵام وەکو فاکتەرێک وەکو ئەگەرێک بەڵێ بۆی هەیە ئەو جیناتە ئەو بۆ ماوەیی بۆ بگوازرێتەوانێ ئەمە پشکنینی تایبەتی بۆ ئەکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەڕینەوە سەر ئەوەی کە هەر خانمێک گۆڕانکاری لە مەمکیا هەبێ باشتر وایە زووتر پشکنینی بۆ بکە یان بۆ نمونە ئەگەر یەکێک کەسێکی دەرەجەیەکی شەرپەنجەی مەمکی هەبێت بەبێ ئەوەی هەست بە هیچ شتێ بکات لە مەمکیا بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی هەبێ پێویستە ساڵانە پشکنینی بۆ بکرێ پێویستە لە تەمەنێکی گەنجیەوە پشکنینی مامۆگرافی بۆ بکرێ ساڵانە ئەمەی بۆ دووبارە بکرێتەوە فاکتەری کە وەکو ڕێخۆشکەر بێ بۆ توشبوون بە نەخۆشی شەرپەنجە بە تایبەتی شەرپەنجەی مەمک قەڵەویە لەبەرەوەی قەڵەوی واتە کۆبوونەوەی چەوریە لە لەشە ئەم چەوریەش بۆی هەیە ببێتە ئسترۆجین و ڕێژەی هۆرمۆنی ئسترۆجین لە لەشە بەرزکاتەوە فاکتەریکە وەکو جگەرە کێشان کە بەڕاستی لە کۆمەڵگەی ئەماستە زۆر زیای کردووە ئیتر ئایا جگەرەی ئاسایی بێیان نێرگە لە کێشان بێ خواردنەوەی مادە کحولیەکان فاکتەرێکی کە بەرکەوتن بە تشک ئیتر ئایا ئەو تیشکە با بڵین لە ڕێگەی چارەسەرکردنەوە بێ بۆ نمونە یەکێک خۆی پێشووتر نەخۆشی شەرپەنجەی هەبێت و چارەسەری تیشکی بۆ کرابێت یاخود وەکو پشکنینی تیشک ئەگەر ڕێژەیەکی تیشکی زۆر بەرکەوت بێ یاخود هەر لە ڕۆژانە ئێمە تیشکمان بەرەکەوێ هینی جە و ئەم شتانە فاکتەرێکی کە ئەگەر خانمێک خۆی پێشووتر نەخۆشی شەرپەنجەی هەبوو بێ بۆ نمونە شەرپەنجەی مەمکی هەبوو بێ یان شەرپەنجەی شوێنێکی کەی هەبێ لە جەستەیە بۆی هەیە شەرپەنجە لە مەمکیا ڕوو بدات بەگشتی ئەمە فاکتەرەکانن کە ئەگەری توشبوون بە نەخۆشی شەرپەنجە زیعەکە دکتۆرە ئەمیشە شتێک باس ئەکرێ ئەگەر من هەڵە نەبم هەمیشە ئەڵەن ئەو دایکانەی کە مناڵیان هەیە کە مناڵی شیرە خۆریانێ ئەمیشە گەورەکانمان ئەوانەی لە ئێمە تەمەنیان گەورەترە ئەڵەن کە شیری خۆت بدە بە مناڵەکە لەبەر ئەوەی لە دوایە تووشی شێرپەنجەی مەمک نەبیت یاخود بۆ مەمک باشە شیردانی سروشتی بە مناڵ ئەمە هیچ یعنی ئەمە ڕاستە یاخود ئەمە شتێکە بۆ ترساندنی ئافرەتەکان کراوە ئەمە هیچ بینێکی زانستی هەیە لە ڕووی زانستیەوە بابەتی شیردانی سروشتی بابەتێکی زۆر زۆر گرنگە گرنگی چنێک بۆ کۆرپەکە هەیە ئەوەنەش گرنگی بۆ دایکەکە هەیە بۆ ڕێکردنەوەی هۆرمۆنی جەستەی بۆ ئەوەی مەمکەکەی باوڵین ژنان ئەڵێ مەمک ئەژێتەوانێ خۆی سروشتی مەمک وا بووە کە ئەو ژنەی کە شیر کە حمل دروستەکە شیریش بات لەبەرەوەی بۆ تەندروستی خۆشی باشە و باسم کرد چنێک بۆ مناڵەکە باشە
بەڵام بەداخەوە ینی ئەبینین هەیە شیریشی یاو بە مناڵ و تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبێ واتە ئەوەی کە شیربە لە ساسە بەرگریەک نییە بۆ جستەی کە تووشی شێرپەنجە نەبێت بەڵام ئەوەی کە شیرنەیە هۆکاری مەترسیەکانی زیاد ئەکا ینی فاکتەرێکە زیاد ئەکا بۆ ئەوەی کە ئەگەری هەبێت توش بێ بە نەخۆشی شێرپەنجەی بەمەک واتە بەس لەم حاڵەتەیە شیردانی سروشتی سوودێکی تایبەتی هەیە بۆ بەدڵنیاییەوە زۆر باشە دکتۆرە پێم خۆشە بزانم نیشانەکانی چین پێشتر ئاماژت بۆ کردکە ڕەنگی مەمکەکە ئاگۆڕە یاخود گرێک پێم خۆش خۆ زیاتر ئاماژی پێ بکەی بزانین نیشانەکانی چین ئەگەر هەر خاتونێ بێوێت پێشەوەی سەردانی دکتۆر بکە پێش بەرنامەش ئاماژەم بۆ کرد کە هەنێک ئافرەت هەیە ئەگە بڵم زۆر بمان هەمیشە لە نەخۆشی نیشانەکانی مەمک ئەترسین وی پێش وەختە هەنێک تەشخیصی ئەو نەخۆشیە بۆ خۆمان بکەین و چۆن بکرێت لە ماڵە و نیشانەکانی چییە؟ یەکێ لە هەرە باوترین نیشانەکانی نەخۆشی شێرپەنجەی مەمەک گرێیە دروستبوونی گرێ لە مەمەک بۆی هەیە یەک گرێ بێ بۆی هەیە چەندانەیەکیش دروست بێ لە مەمکەکە نەخۆشەکە خۆی زۆر بە ئاسانی هەستی پێەکە طبعاً گرێ چەند جۆرێکی هەیە بەواتای ئەوە نایەت کە هەر گرێک لە مەمکە هەست پێ بکرێ گری شێرپەنجێ بە پێچەوانەوە گرێ پاکەکان ڕێژیان زۆر زیاترێکە لە سانەوەی گرەی مەمک لە خانمانە پاکن بۆی هەیە گری ڕیشاڵی بێ بەڵێ بۆی هەیە چەوری بێ بۆی هەیە کیز بێ بۆی هەیە جۆرێک هەپی ئەو ترێ مەمکی گرۆک کە خانمەکە و کوشتێکی نامۆ لە ژێردەستی هەستی پێەکە چۆن جیاوازی ئەم دووشتە بکە گرەی پاک ئەو گریانەی کە با بڵین پاکن شێرپەنجەنین عادەتەن لێوارەکانی قەراغەکانی ڕێکن گرێکە خۆی خڕە جوانە ینی هیچ خواروخێکی و ئەمانەی تیا هەست پێ ناکرێت بە ئاسانی لێژەر دەسا ئەجوڵێتەوە ئەگەر خۆی بەدیقەت پشکنین بۆ خۆی بکە یان کە دکتۆرەکە ئەگەر پشکنینی بۆ بکە هەستەکە لەژێر دەستیا ئەجوڵێتەوە گرێی شێرپەنجە قەراغەکانی ناڕێکە خواروخێچیەکی تایە جوڵانی زەحمەتە ینی زۆر بە ئاسانی ناجوڵێتەوە لەژێر دەستە ڕەکدا ئەکوتێ بزەبت ڕەکدا ئەکوتێ پێستی ئەو پێستی کە با بڵین بەسەر گری پاکەوەیە پێستێکی ئاساییە وەکو بەشی ینی وەکو پێستەکەکانیکەی مەمکێتی بەڵام گرەی شێرپەنجە بە تایبەت ئەگەر نزیک بێ لە پێستەکە بەرەو خۆیەوە ڕائکێشێ چاڵ و چۆڵەیەک لە پێستەکە ڕوئەیە وەکو ئەستوربوونێک ڕوئەیە ئێمە پێی ئەڵین وەکو تۆکڵی پرتەقاڵی لێیە گرێکە گەورە بێت بۆی هەیە گۆڕانکاری لە گۆی مەمکەکەیە بکە گۆی مەمکەکە بەرەو خۆیەوە ڕابکێشێ یان چاڵ ینی بچێ بەناوە گۆی مەمکەکە بچێ بەناوە هێنێ جار گۆڕانکاری هەیە بەس تەنها لە گۆی مەمکەکە ڕوئەیە بۆ نمونە قڵیشانینێک ڕوئەیە نەخۆشەکەەوە ئەزانێ وەکو نەخۆشێکی پێستە وازانێ ئەگزیمایە کە چەند کرێم و مەڵحەم و ئەم بابەتانە بەکارهێنێت و چاکیش نابێتەوانێ وەکو قڵیشاویەک وەکو سووربوونەوەیەک وەکو شتێکی پێست ڕوئەیە وەکو باسم کرد بۆی هەیە گۆی مەمکەکە بچێ بەناوە بۆی هەیە دەردراوێک تەڕاییەک لە گۆی مەمکەکەەوە ببینرێت جۆری تەڕایش چەند جۆرێکە بۆ نمونە لە کاتی شیرانە نەخۆش ینی ئەو خانمە شیر ئەبینێ لە گۆی مەمکەوە هەنێجار ئیلتیهابات ڕوئەیە ئەو ڕەنی تەڕیە وەکو زەرداوێک دەرەکەوێ وەکو سەوزاوێک دەرەکەوێ ئەمانە عادەتەن لە چەند کونیلەیەکی مەمکەکەەوە دەرەچن واتە شوێنی کتایبەتی نییە کە دەردراوە لە چەند کونیلەیەکەوەیەت و ڕەنی و زەردباوێکە وەکو ژەک تقریبن بڵێ بەڵام ئەوەی کە سەرنجمان ڕاکێشێ ڕەنی خوێناویە ئەگەر بێت و ڕەنی ئەو دەردراوە خوێناوی بێ بە تایبەتی ئەگەر لە یەک کونیلەی مەمکەکەەوە بێت هەنێجار ینی خانمەکە پشکنین بۆ خۆی ناکات یعنی باڵین زەختی لێ بکات و ئەو خوێنە ببینێ خانمی وە هەبوو ئەڵێ خۆی جلەکانمی تەڕ کردووە لە خۆیەوەیەت لە کونیلەیەکەوەیەت یاخود هەنێجار ڕەنی ئەو دەردراوە ئاویە ڕەن هیچ ڕەنێکی نییە لە یەک کونیلەوەیەت ئەویش ئەمانە ئەم جۆرە دەردراوانە ئەبێ پشکنینی تایبەتی بۆ ئەنجام بدرێت گۆڕانکاری کە بۆ نمونە شێرپەنجەی مەمە گوتم یەکێ لە نیشانەکانی گرێ بۆی هەیە یەک گرێ دروست ببێ بۆی هەیە چەند گرەیەکیش دروست ببێ جاری وایە قەبارەکەشی فەرقەکە یعنی بۆ نمونە ئەگەر قەبارەی ئەم گرێیانە گەورە بێ لەوانەیە حەجمی مەمکەکەش بگۆڕێ نەخۆشەکە و ئاوساویەک هەست پێەکە لە بەشێکی مەمکەکەیە یعنی کە ئەو خانمە سەیری خۆیەکە ئەبینێ جیاوازیەک هەیە لە قەبارەی مەمکەکانیە هەنێجار هەست بە
گۆڕانکاری لە لنفەکانی ژێرباڵیە یان لە ژێرباڵیا هەست بە شتێکی نامۆ ئەکا هەست بە ڕقاییەک ئەکا هەست بە تۆپەڵیەک یان شتێکەکە لە ژێرباڵیا دروست باشە. دەست نیشانکردنی ئەم نەخۆشیە پێشوەختە چۆنە؟ ینی ئێوە پشکنانی کە ئێوە بۆی ئەکەن بۆ نمونە دوور بێ ئەگەر نەخۆشەکە ئەو حاڵەتانی هەبوو دێتە لای ئێوە سەرەتا چی بوو ئەکەن، چۆن ڕێنمایی ئەکەن بۆی نەخۆشیەکە تا کاتێکی دیاریکرا و ئەو گرەیە گەورە نەبێت؟ یەکەم پشکنین کە بۆی ئەنجام بدرێ پشکنینی کلینیکیە، ینی پشکنینی دەستە. ئەمەش معلوماتێکی زۆر باشمان ئاەت. یەکەم ژمارەی گرێکان، گرەیەکە یان چەندانەیەکە، قەبارەی گرێکە ئەتوانین بە دەست تەسەوری بکەین ئایا ئەمە لە سانتیمێکە لە 2 سانتیم بچووکترێکیان گەورەترێکە. ئەو گۆڕانکاریانەی کە باسم کرد ئایا گرێکە ئەجوڵێتەوە یان ناجوڵێتەوە، گۆڕانکاری لە پێستەکەیە هەیە، چاڵبوونێک ئەگەر ببینین لە پێستەکەیە، گۆڕانکاری لە گۆی مەمکەکەیە. ئەمانە هەمووی معلوماتێکمان بۆ دەسەکەوێ، ینی مەسەلەن لەوانەیە خانمێک پشکنین بکەین گرێک هەست پێ بکەین زۆر بە ئاسانی بجوڵێتەوە. من ئەمە لە سانەوە ئەڵم ئەم گرەیە پاکە، هیچ نیشانێکی مەترسی پێوە نییە. لە نیشانە سەرەتاییەکانە خۆ لەوانی ئەمە معلوماتێکمان دەسەکەوێت. پاشان سۆنەریان بۆ ئەکرێ. سۆنەر جیاوازی ئەوم بۆ ئەکات ئایا ئەم شتێک کە من هەستم پێ کردویان نەخۆشەکە هەستی پێەکە ئەمە کیسە یان گرەیە. ئەگەر گرێ بێ پێمەڵە ئەمە گرێکی پاکە، هیچ نیشانێک گومان لێکراوی لەگەڵا نییە، قەراغێکی ڕێکی هەیە، حەجمەکەی بچووکە، با بڵێن هیچ نیشانێکی مەترسی لەگەڵا نییە، هیچ گۆڕانکاریەک لە دەور و پشتیانە. بەڵام گرێی شێرپەنجە شکل و شێوەکەی بە سۆنەر زۆر وازەح دەرئەکەوێ. ینی دکتۆری سۆنەرەکە پێمەڵە من گومانی لێ ئەەکەم ئەم گرەیە، قەراغەکانی خواروخێچێکی تیا ئەبینێ، هەنێ جار گۆڕانکاری لە دەور و پشتی گرێکەیە ئەبینێ، پێمەڵە قەبارەکەی چەندێکە، ئایا لە 2 سانتیم بچووکترێکە، گەورەترێکە، یەک گرەیە، چەند گرەیەکی کەی لەگەڵایە، پێمەڵێ وەزعی لنفەگرێکانی ژێرباخەڵی چۆنیە، ئایا لنفەگرێ هەیە، ئەگەری هەبێت کە توش بوو بێ ئەویش بە نەخۆشی ینی شێرپەنجەکەی وەچوو بێ. ئەگەر هاتوو گرێک پاک بێ، نەخۆشەکەم گەنج بێ، لە خوارد تەمەنی 40 ساڵیەوە بێ، کەسیشی نەبێ لە کەسوکاریان نەخۆشی شێرپەنجەی هەبێ، هیچ هۆکارێکی مەترسیداری نەبێ، لەوانەیە پێویست بە تیشکی مامۆگرافی نەکات. باشە، ئەمە باسی چارەسەرەکان پشکنینەکە بەڵێ پێویستی بە مامۆگرافی نەبێ، واتە ئەشعەی مەمکە. بەڵام ئەگەر بێت گرێکەم گومان لێکراو بێ، گرێکەم ئەگەر نەخۆشەکەم گەنجیش بێت، بەڵام هەر گومان لێکراوی ئەوێ مامۆگرافی بۆ بکرێ، یان ئەگەر نەخۆشەکەم کەسێکی دەرەجەیەکی نەخۆشی شێرپەنجەی مەمکی هەبێت، یان فاکتەرێکی هەبێت، مەسەلەن مناڵی نەبوو بێت، عیلاجی هۆرمۆناتی زۆر بەکارهێنابێت، ئەگەر گرێکە پاکیش بێت، من لەوانەیە بڵێم پێویستەکە ئەشعەیەکی مامۆگرافی بۆ بکرێ. باشە، بە تایبەتی ئەوە باسم کرد ئەوەی کە گومان لێکراو بێت لە هەر تەمەنێکا بێ، من ئەوێ ئەشعەی مامۆگرافیەکەی بۆ بکەم. ئەگەر دوای سۆنەر و ئەشعەکە هاتەوانێ من گومانەکەم زیاد ببێت، بڵێ وەڵا ئەمە زیاتر گومانی لە ئەکرێ شێرپەنجەیە، پێویستەکە نمونەیەکی لەوەربگیرێ لەو گرەیە. نمونەکەش لەژێر ئامێری سۆنەرە ئەکرێ، نەخۆشەکە هەست بە ئازار ناکات، بە سڕکردنی خۆجێیی بە بەنجێکی مۆزعی بۆ یەکرێ. نمونە لە گرێکەوە وەرئەگیرێ، چەندانەیەکی لێ وەرئەگیرێ، ئەخرێتە با بڵین قوتوویەکەوە یان شوشەیەکە و ئینێرین بۆ تاقیگە، پشکنینی تاقیگەیی خانەی بۆ ئەکرێ. ئەم پشکنینە لە ساسە پێمەڵە جۆری گرێکەم چییە، پێمەڵە گرێکەم پاکە، پێمەڵە چالاکی گرێکەم چەنێکە، پێمەڵە گرێکە شێرپەنجەیە. جۆری شێرپەنجەکەش هەنێجار بۆم دەستنیشانەکە ئەمە جۆری شێرپەنجەکە چەنێکە، چالاکی گرێکەم پێ ئەڵێ، یعنی پێمەڵە بۆ نمونە ئەم گرێ شێرپەنجەیە بەڵام لاوازە، یان پێمەڵە ئەم گرێ شێرپەنجەیە بەڵام گرێکی زۆر چالاکە. هۆرمۆنەکانی پێ ئەڵێ، چونکە وەکو باسم کرد کاریگەری هۆرمۆنات زۆرە لەسەر گرەی شێرپەنجە. پێمەڵە هۆرمۆنەکانی کاریگەری هەیە، واتە پۆزتیڤە، یان کاریگەری نییە لەسەر گرێکە و نێگەتیڤن ئەم هۆرمۆناتانە. هەنێ پشکنینی کە هەیە بۆ نمونە ئەگەر زیاد لە گرەیەک لە مەمکەکە هەست پێ بکرێ، یان چڕی مەمکەکە زۆر بێ، لەوە بترسم کە خانمەکە گرەیەکی کە لە مەمکەکە هەبێت، یان لە مەمکەکەی تریا بۆی هەیە دروست بوو بێ، لەوێ پێویستە ئەشعەی MRI بۆ بکرێ، واتە تشکی مۆغناتیسیە ئەمە بۆ یەکرێ. ئەمە معلوماتێکی زیاترم ئەیاتێ لە هەر شوێنێکی مەمکەکە، بۆ نمونە ئەگەر
گۆڕانکاریەک هەبێ ئەو یەکسەر پێم ئەڵێت و معلوماتی کەم ئەیاتێ. ئەگەر لەمفەگرەکانی ژێرباخەڵ ئەگەری هەبێت توش بوو بێ بە شەرپەنجە دیسانەوە لەوی شەو نمونە وەرئەگیرێت و ئەینێرینەوە بۆ تاقیگە پێم ئەڵێ ئەگەر لەمفەکانی ژێرباڵی توش بوو بێت یان نا. لەوانەیە پێش ئەوەی کە بڕیاری نەشتەرگەری یان هەر شتێکی کە بەم دەستنیشانکردنی قۆناغی نەخۆشیەکە زۆر گرنگە. قۆناغی نەخۆشیەکە لەوانەیە پێویستکە سیتیسکانی بۆ بکرێت. سیتیسکان پێم ئەڵێ خوا نەخواستی ئەگەر بڵاو بێتەوە بە سیەکانیا بڵاو بێتەوە بەناوسکیە بە هەل لە ڕێگەی ئەو تەنها ئەو گرەیەوە ئەم بەڵاوکو باسم کرد بۆ هەیە بڵاو بێتەوە لە ڕێگەی خوێنەوە یان لە ڕێگەی لەمفەکانەوە بۆ هەیە لە ئێسکیا لە فەقەرەکانیا توش بوو بێت لە ڕەحمیا ئەمانە بۆی هەیە پێم بڵێت قۆناغی نەخۆشیەکەی چەنە. چونکە دەستنیشانکردنی قۆناغی نەخۆشیەکە زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە چۆن بڕیاری چارەسەرکردنەکەی بۆ بین. چەند قۆناغی هەیە بزانم پێشتر باسی کرد 4 قۆناغ. قۆناغی چوارەم لە هەمووی مەترسیدارترە بەڵام هەر بڵاو بۆتەوە بەلەشیە بەڵام هەر ئەتوانین ینی شتێکی دڵخۆشکەر هەیە کە بتوانین چارەسەری بەدڵنیایەوە ئەوەی کە قۆناغی چواریش بێ خۆی منە خۆشەکە پێی ناڵێن تەواو تۆ قۆناغی چواری و بچۆرەوە ماڵەوە نەخێر علاجی بۆ ئەکرێ بەڵام لەم قۆناغایە پێویست بە نەشتەرگەری ناکە پێویست ناکە دەستکاری مەمکەکە بکرێت تەنها چارەسەرکردنەکەی علاجی کیمیاویە لەگەڵ علاجی هۆرمۆنات ئەگەر پێویستی پێی بێت لە کاتی علاجەکە پشکنینیکەی بۆ ئەکرێ لەوانەیە بەو علاجی کیمیاویە وەزعی نەخۆشەکە کۆنتترۆل بکرێت واتە چارەسەریەکان یەکێک لەوانە علاجی کیمیاییە بەڵێ جۆرەکانی باشە ئەی جۆرەکانی تری چارەسەرکردن چۆنە؟ ئێمە قۆناغێکی کەشمان هەیە جگە لەم 4 قۆناغە قۆناغی سفرە قۆناغی سفر واتە گرێنیە لە مەمکەکەیە هەنێ جار نەخۆشەکە وەکو تەڕایەک هەستی پێکا لە گوۆی مەمکەوەیان ئەڵێ هەست بە تۆپەڵیەک یان شتێکی نامۆ ئەەکەم لە مەمکما بەڵام گرێنیە مەرجنی لە سۆنەرە گریان هەبێ ئەم نەخۆشە ئەم جۆرە نەخۆشانە بەڵام لە مەمۆگرافیە لەوانەیە وەکو کلسێک دەرکەوێت کلسیش چەند جۆرێکی هەیە جۆرێک لەو کلسانە گومان لێکراون کە ئەمە نیشانەیە کە ئەگەر نەخۆشەکەم گرێ نەبێ ئەمە قۆناغی سفر بێ لە شێرپەنجەی مەمەک قۆناغی سفری شێرپەنجەی مەمەک بەس تەنها عملیاتێکە ئەو بەشە لا ئەبرێ ئەگەر لە یەک بەشا بێ بەڵام بۆ نمونە ئەگەر لە چەند بەشێکی مەمکەکە بێ بۆی هەیە پێویستکە مەمکەکەی لا ببرێ هەمیشە ئافرەتان لەوە ئەترسن ئەڵەن هەموو شێرپەنجەیەکی مەمەک پێویست بە بڕینەوە ئەکات نەخێر ئەگەر یەک گرێ لە مەمکەکە بێ قەبارەی گرێکە بچووک بێ لە قۆناغێکی سەرەتایی یابێت تەنها بەتەنیا یەک گرێ بێت و کێشەی کەی لەگەڵانە بێ جۆری نەشتەرگەرێکە لەم حاڵەتە لابردنی گرێکە و پاکردنەوەی دەور و پشتی گرێکەیە لەگەڵ عملیاتی با بڵین لابردنی لەمفەگرەکانی ژێرباخەڵەتی بەڵام ئەگەر بێت و حەجمی گرێکە زۆر گەورە بێ یان چەند گرەیەک لە مەمکەکە هەبێت و قەبارەی مەمکی ئافرەتەکە خۆشی دەور ئەبینێ بۆ نمونە ئەگەر مەمکێکی زۆر بچووک بێت حەجمی گرێکە گەورە بێ لەوانەیە مەجای ئەوە نەبێت کە تەنها گرێکە لا ببرێت لەوانەیە پێویستکە مەمکەکە لا ببرێت بەڵام لەوەشە شتێکی کە هەیە ئەگەر خانمەکە بە تەواوەتی بڵێ من نامێ مەمکم لابەرم ئێمە جارێکی هەیە لە چارەسەر ئەم نەخۆشانە کیمیایی وەرەگرن لە سەرەتایە پێش نەشتەرگەرێکە کیمیایی وەرەگرێ بۆچی لەبەر ئەوەی حەجمی گرێکە قەبارەی گرێکە بچووکە بێتەوە زۆر بچووکە بێتەوانێ لەو حاڵەتەیە بەس تەنها گرێکە و دەور پشتەکەی بۆ پا ئەکرێتەوەنێ و مەمکەکە ئەمێنێتەوە بەڵام ئەگەر بێت و چەند گرەیەکی جیاواز لە مەمکە ینی چەندانەیەک هەبێ لە مەمکەکەەوە مەجای ئەوەی تیانە بێ ئەم جۆرە نەشتەرگەریە بکرێ ناچار کە مەمکەکە بەتەواتی لا ببرێ بەداخەوەیشەڵە هەموو ئافرەتان دوور ئەبن لەو نەخۆشیە دکتۆرم شتێکی ئەوتۆم نماوەگەر خۆت حەز بکەی شتێک کۆتاییە باسکە خۆت چ ڕێنماییەکت هەیە جەرمانی کە هەمووی باسکرد هەمووی ڕێنمایی بوو چ ڕێنماییەکی ترت هەیە تایبەت بە ئافرەتان وە بۆ خاتونانی کە شێرپەنجەی مەمکیان هەیە ئەوەی زۆر گرنە خانمان گرنگی بە تەندروستی خۆیان و تەندروستی مەمکیان بن یەکێ لە هەر شتە مهمەکان کە خانمان بیکەن خۆیان لە ماڵەوە پشکنینی خۆییە هەمومانێک پشکنین خۆی بۆ خۆی بکە ئەم پشکنینە زۆر ئاسانە خۆی ئەنجامی ئەیە لە ماڵەوە لە تەمەنی 20 ساڵیەوە مەفرۆزە بۆ خۆی بکە لە پاش تاوابوونی سوڕی مانانەکەی هەمومانێک ئەم پشکنینە بۆ خۆی دووبارە کاتەوە
هەر کاتێک هەستی بە گۆڕانکاری لە مەمکیا کرد بۆ نمونە گرێکی هەست پێ کرد سووربوونەوەیەک ڕقاییەک تەڕایەکی نامۆی بینی لە گۆی مەمکیەوە پێویستە پشتگوێی نەخات و پشکنینی بۆ ئەنجام بدرێت. پشکنینی مامۆگرافی بۆ ئەو خانمانەی کە لەسەر و تەمەنی 40 ساڵیە زۆر گرنگە بۆیان بکرێت. ئەو خانمانەی کە فاکتەرێکیان هەیە بە ئەگەری توش بوون بە نەخۆشی شەرپەنجە بۆ نمونە ئەوانەی کە لە بنەماڵەیانە مەسەلەی بۆ ماوەییان هەیە یان ئەوانەی کە عیلاجی هۆرمۆناتیان زۆر بەکارهێناوە ئەوەی کە با بڵین مناڵیان نەبووە ئەمانە جاری وایە مامۆگرافیەکە لە تەمەنی 35 ساڵیەوە یان زووتریش بۆیان ئەنجامین ئەگەر بۆ نمونە فاکتەرێکی هەبێ و ئەگەری توشبوونی هەبێ بە نەخۆشی شێرپەنجەی مەمەک. هیوادارم هەر کاتێک ئەگەر گۆڕانکاریێکیان بینی لە مەمکانە ئێهمالی نەکەن نەترسن شەرم نەکەن پشتگوێی نەخەن و پشکنینی بۆ ئەنجام بدرێت. زۆر باشە زۆر سپاس دکتۆرە ئێمە ئەمڕۆ تەمانماندوو کرد دووبارە زۆر سپاس دەکەین. سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ دکتۆرە سەناریە شوان کە بەڕێزیان سپۆری پزیشکی خێزان و نەخۆشیەکانی مەمک بوون ئەمڕۆ لە ئێمە میوان بوو تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.